بەڵێ شۆخان خان. سۆماجیان چۆنی؟ باشی بە قوربان. چی بوو؟ چت کرد؟ وڵی زۆر بێتاقەتم هەرواز بێنە. بۆ وەری نەگرت؟ ناوەڵا وەری نەگرت. تۆ خەمیەوەت نەبێ من دوای خۆم پێی دەڵم بۆی وەریگرێ. بەس ئەوم پێ بڵێ ئەوڕۆ هیچ ئافرەتێک هاتیتە لای؟ نانە هێشتا کەس نهاتووە کەسیشم نەدیوە. یعنی کەس؟ نه دڵنیا بە کەس نهاتووە. یەک دقە شۆخان یەکێک هات بۆ دەکەمەوە کامێرێستا. سڵاو ببوورە ژووری کاک سیروانم دەویست. کاک سیروان دەویست؟ بەڵێ. فەرموو لەو ژوورەیە. دەست خۆش بێ. شۆخان بینیت؟ بەڵێ بینیم. بڕۆ هەوڵ بدە بزانە باسی چ دەکەن لەو ژوورەوە. ئەخ ناتوانم ئێستا لە ژوورەوە بووم چی پێ بڵێ بچمە ئەوێ. منەوە نازانم من پارەت دەدەمێ بڕۆ هەر چۆنێکە تەرتیبی کە. باشە باش ئێستا ئەچم. دەی بڕۆ. دەی خوات لەگەڵ. خواحافیز. کاک سیروان من ڕۆژنام کچە پورەکەی سامان. یا خۆ بەخێر بێ سەرچاوم. فەرموو. کاک سیروان ئاساییە دانیشە؟ فەرموو. سپاس. خێرا شۆشی؟ کۆم شۆش چنیە ئەویست پرسیارێکت لێ بکەم. فەرموو. داتاکەم داخلی کۆمپیوتەر بکەم؟ سۆماخان دەبێ سیستەم شت داخل دەکرێت؟ نەخێر. ئەزم شەوش دیاری. هیچ نییە بەزەم ماوە تۆ دەمێشکم ماندوو هەرەوەدا. باش. بگورە لە کاتم گرتم نەبێ بڕۆم. کاتێکی خۆش. سۆماخان بەڵێ مۆبایلەکەت. داوای بڕ نەکەم. فەرموو. سیڤیەکەتە؟ بەڵێ. زۆر باشە. گوتت بڕوانەوەی کۆمپیوتەرت هەیە وایە؟ بەڵێ وایە. ئەکسل وۆرد زۆر باشە. مایکرۆسۆفت یعنی پاوەرپۆینتیش دەزانی؟ بەڵێ دەستێکی ڕەنگینم هەیە لێ. ئەزموونی چەند ساڵت هەیە؟ 2 ساڵ. زۆر باشە. باشەوە ئیش بوو کردت؟ مۆبایلەکەت لە پەنایەکی دانابایە؟ ئەی وەڵڵاهی مۆبایلەکەم لەسەر مێزەکە دانا هەر یەک تۆزیش ما بۆ ئاشکرا ببین. تۆ ئیشەکەی منت بە جوای نەکرد. هیچ نەبایە لەژێر کتابێکی لەژێر مێزێکی لەژێر شتێکی داد نابایە؟ وەڵڵا زۆر هەوڵم ما ئەی چی بکەم؟ ڕۆژناخان بەڵێ. یەکمان تێست بە ئەگەر زانیم باش بووی ڕامان لە کارەکانی یەکتر بۆ ئەوە بە موچەی 800,000 دەست بەکار دەبی. ئینشاءڵڵا. باشە؟ باشە. فەرموو. دەستان خۆش بێ. ئێستاش لەگەڵم وەرە بە هاوکارەکانت بناسێنم باشە؟ باش. فەرموو. جۆ بگرە چاودێریان بکە جیان مەهێڵە. باشە خەمت نەبێ بۆ ساعت نەدەرۆ سیرکە. چی بوو؟ شۆخان بینیت؟ بۆ ناچیتە ژوورەوە بڕۆ بزانە بۆ چۆ دەڕۆن. باشە خەمت نەبێ چاوم لە سەریانە. ئەڵێم بڕۆ ژوورەوە. ناتوانم بڕۆمە ژوورەوە تۆ تێناگەی. زووبە بە دواندا بڕۆ بزانە بۆ چۆ دەڕۆن. لەوە زیاتر ناتوانم بڕۆ باشە؟ ئەلو گوێلێرە؟ سێرم کە خەمت نەبێت من خۆم هەر چاوم لە سەریانە هەر شتێک بوو پێ دەڵێم. بەڵام شۆخان ئەمەی شتێکت پێ بڵێم. ها چیتەوە؟ ئیشم بە 150,000 هەر ئێستا بە فاستبای بۆم بنێرە باشە؟ باشە ئێستا بۆ دەنێرم بەس چاوان لەسەر لا نەدەی. نانە خەمت نەبێ باشە من ئیشم بەجێشت و دای قساکەینەوە. دەی خوات لەگەڵ. باشە دەی خواحافیز.